وەکو قوتابیەکی پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە ئێستا لە قۆناغی دووەم دەخوێنین، بەرەچاوکردنی بارودۆخی ئێستای خەڵک کە خەڵکێکی زۆر ئێستا بە ڕاتبێکی 200,000 250,000 ناتوانانی کرەیەکی خوێندن کە نزیکەی 3 میلیۆنە پێی دابین ناکرێت. ئێستا من خۆم زیاتر لە هەمووی ئەوە خەمی ئەو هاوڕێیانەمە کە چەندین هاوڕێی من لەسەر کەم نەکردنەوەی پارە وازیان لێناوە. هاوپۆلی من کە لەسەر تەختی من دادەنیشتی لە تەنیشتی منە لەسەر ئەوەی کە کرەی خوێندنی پێ دابین ناکرێت بەڕاستی وازی هینەوە. چەند ڕۆژە خەمی ئەو چەند هاوڕێکی تریشم کە دەبینم کەم واز لەوە دەینن کەوەش شتێکی ناخۆشە. لە ماوەی 1-2 هەفتەی ڕابردوو ئەو داواکاریە لەلایەن قوتابیانەوە هەبوو ئاڕاستەی سەرۆکایەتی و بەڕێوەبەرایەتی زانکۆ کرا بۆ ئەوەی پێداچوونەوەی بکەن بۆ نرخەی کە دیاری کراوە بۆ کرەی خوێندن لەو بەشانەی کە لە زانکۆی سۆراندا هەن. سەرۆکایەتی زانکۆ ئەو داواکاریەی بە هەند وەرگر و پێداچوونەوەی کردووە. سەرنجام بە سەرنجدان لە هەندێک تایبەتمەندی کە زانکۆی سۆران هەیەی ئەو پێداویستی و خزمەتگوزاریانەی کە پێویستەوە ئەو کەرەستانەی پێویستە بۆ بەجێگەیاندنی پرۆسەی خوێندنی ئێواران، بەڕێوەبەرایەتی زانکۆ گەیشت بۆ قەنەعەتی کە بەداخەوە لە ئێستادا ئیمکانی ئەوەی تێدا نییە کە ئەو کرەیە کەم بکرێتەوە. بۆیە دوجار بەڕێوەبەرایەتی زانکۆ گەیشت بۆ قەنەعەتی کە بەداخەوە لەو هەلومەرجەی ئێستادا و بەو تایبەتمەندی کە زانکۆ بەو فەندەکەمەی کە هەیە هەر ئەوەندە دەتوانرێت ئەگینا احتیمالی هەیە گەر بێت و کەم بکرێتەوە لەوانەیە ببێتە هۆی یەک یا لەوانەیە کۆتایی هێنان و ڕاوەستاندنی پرۆسەکە.